و لە بۆ ماوەی ئەو 5 ڕۆژی ڕابردوو لە هەشتی هەشتاوەکو 12 واتە تا دووەم ڕۆژی جێژن نزیکەی 208,000 گەشتیار سەردانی هەرێمی کوردستان کردووە. ئەم ژمارێکی پێوانەیە لە بۆ هەرێمی کوردستان لە ماوەی 5 ڕۆژ ئەوەندە خەڵک سەردانی بکە، گەشتیار سەردانی بکە. بە تەکید ئەم ژمارانە بە پێی ئەو دەستگا فەرمیانە وەرمان گرتووە، هەمووی تەسبیت کراوە و ناوەکانیشیان وەرگیراوە و هەمووی بە شێوەیەکی فەرمی هاتوونە لە بۆ هەرێمی کوردستان و ئەم ژمارەشە لە زیادبوونا لە تەوەقعی ئەوەی دەکەین لە ماوەی چەند ڕۆژی داهاتوو ژمارەکە زۆر بەرزتر بێ. بۆ نمونە من باسی ئەو ڕۆژ دەکەم دایان هەزار گەشتیار لە داخلی شارەکانی هەرێمی کوردستان دەبن و لە بۆ سبەی دوو سبەیش باماشەوە هەموو هۆتێل و گەشتیارەکانی هەرێمی کوردستان پڕن لە گەشتیار، هیچ جێگەیە نەماوە. بەڵام ئێمە پلانی ئەوەمان هەیە ئەگەر خوارم خواستە جێگە نەمینێ دەتوانین استیعابی و خەڵکەش بکەین. سەروی $300 سەروی $300